دوای ئەنجامدانی ڕیفراندۆم ململانەیە سیاسیەکان یەرێمی کوردستان چوونەتە قۆناغێکی نوێ و هەستیارەوە لە بەرامبەر هەستکردن بە بەرپرسیارەتی دۆخەکەش کۆمەڵی ئیسلامی تاوتوی بەشداریکردنی کۆبوونەوە ئاساییەکانی پەرلەمانی کوردستان دەکات. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت بە ئەندازەی نوکە دەرزیەک لە هەڵوێستەکانیان پاشگەز نابنەوە و داکۆکی لە مافی هاوڵاتیان و پاراستنی هەرێمەکەیان دەکەنەوە لە بەرامبەر هەڕەشەکانی بەغدا و وڵاتانی دراوسێدا. ئەوەی کە گرنگترین بێ بەلای ئێمە لە ڕاستیدا لە دەستپێکی کارەکانمان کە بچینەوە پەرلەمان و کاری لەسەر بکەین و بەجددی گفتوگوی لەسەر بکەین و هەوڵی خۆمان بە تەواوەتی بخەینە گەڕ ئەوەیە کە ئەوانەی کە تاکو ئێستا سەرۆت و سامانی ئەم گەلەیان لەلایە ئەوانەی کە نەوتیان فرۆشتووە سامانی ئەم میلەتەیان فرۆشتووە لە مقابلە هیچ ینی تەنانەت سادەترین مافی خەڵکی کە بریتە لە موچەکانیان پێنادەن لە کاتی خۆیدا وە کردیان بە ڕوبع موچەوەکو ئاگادارین ئێمە ئەم بابەتە ئەبێ یەکلایەکەینەوە بەڕاستی بەبێ یەکلایەکردنەوەی ئەم بابەتە پێم وایە چوونمان یعنی ئەو کاریگەریەی نابێ. باشداریکردنی فراکسیۆنی گۆڕان لە کۆبوونەوەکانی پەرلەماندا باسراوەتەوە بە یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانەوە هەر بەو هۆیشەوە گۆڕان بڕیاری داوە بەشداری کۆبوونەوەکانی داهاتووی پەرلەمان نەکات تا جڤاتی نیشتیمانی بزوتنەوەکەی ئەو پرسە یەکلایی دەکاتەوە. هاوکات ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان پێی وایە لە هەموو بارێکدا باشداری کۆبوونەوەکانی دواتری پەرلەمان دەکەن. هەروەها دەژڵێت پەرلەمان تاکە شوێنی خەباتی مەدەنیە و دەبێت هەموو لایەنەکان بۆی بگەڕێنەوە. ئێمە ژۆک و فراکسیۆنی گۆڕان لە حەقیقەتدا هێشتا بڕیاری 100% بۆ گەڕانەوەمان نەدراوە لە یەک دوو جەلسەی داهاتووە تا مۆزوعی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یەکلا نەبێتەوە بەتایبەت کە هێشتا سەرویشی پەرلەمانەکە لای ئێمەیە و معەلەقی ماوەتەوە فراکسیۆنەکە ئێمە لەم جەلسانەی یەک دوو جەلسەی داهاتووە پێناچێت بەشداری بکاتە وەکووتە مۆزوعی سەرویشی پەرلەمان یەکلا نەبێتەوە بەڵام بەگشتی بەلای ئێمە و پەرلەمان تا ئێستا شوێنی خەباتکردنە و پەرلەمان ئەو شوێنەیە کە دەبێت هەمومان بۆی بگەڕێنەوە تا ئێستا ئێمە بڕوامان وایە کە دەبێت لە نەتیجە هەر پەرلەمان بڕیار لە هەموو پرسە چارە نووسازەکان بداوە یەکلای بکاتەوە. ئەندامانی فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە بەشداریکردنیان لە کۆبوونەوەکانی داهاتووی پەرلەماندا بۆ شەرعیەتدان نییە بە پرۆژەکانی پارتی بەڵکو بۆ خەباتی مەدەنی و پاراستنی بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە. هەروەها دەڵێن ڕێگان نادەین حیزبە دەسەڵاتدارەکان خود بە خود ئەجێندای حیزبی بەسەر پەرلەماندا بسەپێن و پێشیان وایە پەرلەمان تاکە مەرجەعە بۆ وەڵامدانەوەی هەڕەشەکانی سەر هەرێمی کوردستان. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.